بەهۆی بەردەوامی جەنگی ئەمریکا ئیسرائیل لە دژی کۆماری ئیسلامی ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی نەوت و زە و غاز لە بازاڕەکانی جیهاندا بەرزە بێتەوە. ئەوەش بە دوو هۆکاری سەرەکی. یەکەم بە ئامانجگرتنی بەشێکی زۆر لە کەرتی وزەی وڵاتانی کەندا و تەنانەت خۆتی ئێرانیش، هەروەها هەڕەشەکانی ئێران بۆ داخستنی گەروی هورموز کە نزیکەی 1/5 نەوت و زەی جیهان لێوەی هەناردەی بازاڕەکانی جیهان دەکرێت. ئەوترێ لە ئێستادا رووسیا زۆرترین قازانج و سوودی وەرگرتووە لەم جەنگەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە، بەو پێی کە ساڵانێکی دوور و درێژە رووسیا لە جەنگدایە و گەماروی ئابووری تون خراوەتە سەر کەرتی وزە و نەوت و غازەکەی. بەڵام لە ئێستادا رووسیا لەلایەک هەناردەی نەوتی بە شێوەیەکی بەرچاو بەرز کردوێتەوە، لەلایەکی دیکەشەوە لە پێش شەڕەکەیە نرخی بەرمیلێک نەوت نزیکەی $6، وەڵام ئێستا $100 زیاتری تێپەڕاند. وەروەها لە ڕووی کەرتی غازیشەوە کە رووسیا ئەوترێت لە پلەی یەکەمدا لەسەر ئاسی وڵاتانی جیهان بۆ یەدەگی غاز کە بڕەکەی 48 تریلیۆن مەتر سێجا غازە. هەروە لەلایەکی دیکەوە وەکو بەدیلی جێگرەوە بۆ گەروی هورموز، رووسیا لە ڕێی بەندەرەکانی قەزوینەوە نەوت و غاز هەناردەی وڵاتانی کیشوەری ئاسیا خود وڵاتانی ڕۆژهەڵاتی دوور دەکات، لەوانە چین، هەروەها هندستان و چەندین وڵاتی تر. ئەمەش وا ئەکات کە رووسیا بێتە خاوەنی بودجەیەکی زەبەلاح. بە ژۆرەی دوایین زانیاریەکان لە ماوەی 4 هەفتەی ڕابردوودا رووسیا بە بەهای زیاتر لە $25 میلیارد نەوت و غازی فرۆشت و ئەمەش وا دەکات کە بودجەی سەربازی نەکورتێنانی هەبێت، بەڵکو بودجەیەکی زۆر زەبەلاح بێت و بتوانێت بەردەوامی بە جەنگە ئابووری و جەنگە سەربازەکەی خۆی بات لە ئۆکرانیادا.